بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی هاتووینێتەوە خزمەتتان تا بەرنمەی ئەم جارەی تەندروستیتان پێشکەشکەین بەو هیوایە کە جێگەی ڕەزامەندیتان بێت و هەروەها سڵاوی هاوکارانیشم لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویست. بابەتی بەرنمەی ئەم جارەمانە دوودانە توێژینەوەست، دوودانە تاقیقاتی تازەست کە لەسەر ئازمایش خوێنە کە ئازمایش خوێنگەرێک کە ئەتوانێت پێشوەختە یانە پێشەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشی بێت دەستنیشانی کات. دیارە توێژینەوەکان دوو توێژینەوەست یا دوو تاقیق ئەوڵی لەسەر ئەوەیە کە چۆن بە چه ئازمایشێک بتوانن نەخۆشی ئەو COPD ئەو نەخۆشیەکە هەناسە دەستگای هەناسە سیەکان لولە تەنەفوسیەکان دەرگیرەکات ئەوە دەستنیشان کردێت. توێژینەوەی دوومەکەیش لەسەر هەر خوێنە چۆن لە ڕێگەی ئازمایشی خوێنە و بتوانن نەخۆشیەکانی دڵ پێشوەخت تەشخیص بن، یعنی پێش چەند ساڵ پێش ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشی دڵبێ تەشخیصی بن. بۆیە ئێمە یەکەم جار تینە پێشەوەی کە بینە سەر بابەتی ئەوڵەکە من پێم خۆشە تاریخچەیەکی ئازمایشگایشتان بۆ عەرز خزمەتان کەم. کەسێک کە سەردانی دوکتۆرەکات دوای ئەوە کە وتی مشکلەکەی چییە بۆچی هاتووە بۆ لای ئەو دکتریش کاتێکە شەرحاڵەکەی لێگرت ئەو مشاهدات خۆی کە تواشای ئەو نەخۆشەکەەوە معاینەگەرێکی فیزیکیە. دوای ئەوە معموڵەن دەست بە جێگە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان یعنی دان و دوان و سیان و چوانیە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان ئازمایشی خۆی نەنووسێت. ئەو ئازمایشی خۆینیشە هەر لە ناخۆشیەک یا ئازمایشێکی سادە وەکو قەند لە ناو خوێنە بیگرێتە بۆ چۆریەکانی خوێن بۆ کارایی کولیە یا گورچیلە کولە بۆ تواو ئاعزای کە لە لەشە هەیە ئەو ئازمایش خوێنە ئەنجامە دەرگێت. هەروە کە وتم توێژینەوەی ئەوەڵیشمان کە لەسەر ئازمایشی خوێنە کە ئەو ئازمایش خوێنە کام ئازمایشەکە ئەتوانێت نیشان بات کە ئەو کەسە تووشی نەخۆشیگەر درێژخایەنی هەناسە یا ئەو COPD ئەبێت. بۆ خوێن ئازمایش خوێن ئەگەر دووبارە هەڵگەڕمەوە بۆ تاریخچەکە بۆ یەکەم جار ئەو جۆرەکە وتویانە لە مسری باستانە ئەو ئازمایشاتە کراوە، بەڵام ئەگەر کورتێک لە ئازمایشەکانی ئەو تاریخچەی ئازمایشکاتانە بۆ خزمەتان کەم ئەوە یەکە ئانتۆنی وێن لیۆنهۆک کە کەسێکی هۆلەندی بوو لە ساڵی 1642 میکرۆسکۆپی دروست کرد. یانێ بۆ میکرۆسکۆپە کە ئەو دروستی کرد خزمەتێکی گەورەی کرد بە شەریەت بە زانست و هەروەها ئەو سەردەمە خۆی خانگەر خوێنی یا ئەو سلولگەر خوێنیە نیاژێر میکرۆسکۆپەکە و متاڵعی لەسەری کرد. دوای ئەوەی کە میکرۆسکۆپ دروست بوو بەڵام دامنەی تاقیقاتەکە لە ساڵی 1770 کەسێکی تر بەناو ویلیام هویسۆن کە ئەو لەختەی خوێنی بەڕەسی کرد، یانێ هات خوێنێکە ئەگرسێتەوە دوای ئەوە کە خوێن لە لەش تێتە دەرەوە ئەو خوێنە ئەگرسێتەوە ئەو هات لەسەر لەختەی خوێن یا ئەو خوێنە گرساوە تاقیقاتی خۆی کرد. دیارە 100 ساڵ دوای ئەو یانێ لە 1818 جیمز بلۆندێل ئەویش جۆرەکانی خوێن کە ئابێ ئۆی ئەو کەشف کرد کە ڕووین ئۆتنبرگ یارمەتیدەری ئەسڵی بوو کە توانی ئەو گروخۆینیگەرە بەدەست بێرن. ئەوەی کە عەرز خزمەتتانم کرد ئازمایش خوێن ئیمڕۆ لە دیابێت نەخۆشیگەر گورچیلە دڵ جگەر خوێن خۆی لە کولی ئەوانە دەور و نەخشی خۆی هەیە و ئیسفادە و کەڵکی لێگرگی. ئەو توێژینەوەی یەکەمە ئەگەر بڕمە سەر ئامار و شتەکەی ئەوەیە کە ئەڵێت کە ئازمایشی خوێن بۆ فەحسی خوێنە لە تاقیگەکانە ئەتوانین پێشوەخت
ینی پێشەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشیگەر درێژخایەن هەناسە یا ئەو COPD بێت ئێمە دەستنیشانیکەین. ئەو تیمەی کە تاقیقەکەی کردێت تیمێکی علمی بووگە دیارە لە ئەنستیتویەکی ملی بێداشت ئامریکا یارمەتی ئەوانیان داوە تاقیقاتەکەیان ئەنجام داوە دیارە لەسەر ئەو تاقیقاتە فقط ئەو کەسانەی کە گەورە ساڵ بوون بەشداری ئەو تاقیقاتیانە کردووە و نەخۆشی تیشکە ئەوان لەژێر نەزەریان بگەن نەخۆشی هەناسە یا ئەو COPD بووگە کە بۆچی COPD تقریبا بە ماوەی 30 ساڵ پەروەندەی ئەو کەسانیان هاوردووەتە دەرەوە کە نەخۆشی COPDیان بووگە و متوەجی بوون کە 32 جۆر پرۆتئینی تایبەت لە ناو خۆینەکەیانە هەیە ئەوانەی کە COPDیان هەیەن یانێ لە ناو ئەو ئازمایش خوێنگەرە کە سەدها پرۆتئینە متوەجی بوون کە 32 دانە لەو پرۆتئینگەرە ڕێژەکەی زۆر ها لە سەرەوە وتیشیانەکەم ئازمایشاتە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە ئێمە پێش ئەز وەختەوە ئەو کەسانێک کە تووشی نەخۆشی ئەبن نەخۆشی COPD ون ئێمە دەستنیشانیان کەین. جا من پێم خۆشە ئەو چونکە ئامار و ئەرقامە من هەر ئەو ئامار و ئەرقامە کە خۆیان ئێرائیان داگەیانە ئەو تیمە تاقیقاتی ئێرای داگا من ئەوەتان عەرز خەمەت بکەم ئەڵێن کە ئەو کەسانە یان ئەو پەروەندەگەرە کە هاوردویانە دەرەوە 2500 کەسن کە دەورەکەیش یانی ئەو دەورەی کە چاودێریان کردووە دەورەیەکی 30 ساڵە بوو کە یانی لە 30 ساڵە ئەو پەروەندەگەرە ئەوانەی کە نەخۆشی COPDیان بووە ئەو پەروەندەگەریانە کێشاوەتە دەرەوە بەڕەسییان کردووە تقریبا وتویانەکە ئێمە ئەوانە تکرار کردوێتەوە کە ئێمە ئەتوانین بەم ئازمایشە پێشبینی کەین کە ئەو کەسە ئایا لە داهاتووە تووشی نەخۆشیگەر درێژخایەنی سی ئەبێت یا نابێت. 2470 کەس بووبن کە بەشدار بووبن ئەو 2470 کەسە هەر هەمویان گەورە ساڵ بووبن تا پەروەندەکەیشیان وتم کە پەروەندەیەکی دەورەیەکی 30 ساڵە بووگە کە بەڕەسییان کردووە معموڵەن ناو کەسانیشە نەخۆشیگەر ئەوەی کاژم پیان نەخۆشی قەلب و ئوروقیشیان بووگە معموڵ کەسانێک کە COPDیان هەیە نەک هەمویان بەڵام نەخۆشی زەمینەی قەلب و ئوروق یان نەخۆشی دڵیان هەیە. غەرباوەتگەرەیان کردووە یعنی ئەو نمونە خوێنگەرە کە گیراوە و ئازمایشگەرە ئەو نەتیجە ئازمایشگەرە کە گیراوە غەرباوەتگەریان کردووە 32 جۆر پرۆتئینیان جیا کردوێتەوە کە ئەو 32 پرۆتئینە ڕێژەکەی لە گشتیانە لەسەرەوە بووە. دوتویانە کە ئەگەر ئەو 2470 کەسیشە کە جیایان کردوێتەوە هەر هەمویان ئەو نەخۆشی COPDیانە نەبووە مەسەڵەن کەسانێکیان بوو بە ڕێژەکەی ئەوەیە کە 2332 کەسیان هاتنە خوارەوەی تەبیعی کارکردی سیەکانیان چونکە تەمەن بڕواتە سەرەوە ئەو سیش ئەو کارکردیە تێتە خوارەوە بە پێی ئەوەی کەس تەمەنە ڕواتە سەرەوە ئەو کارکردە ئەویش کەمە بێتەوە ئەو هەموو کە کارەکاتە باز و بەسادێت هەوای خاوێنەواتە ناو ئەوە بۆ لەش ئەو هەوا پیسەکە هەڵەگەڕێتەوە هەوا یا ئەسووتێت لە لەشە ئەیاتە دەرەوە. بەڵام ئەو 138 کەسیان ئەوانەی کە بەتایبەت 32 جۆر پرۆتئینەکەیان بووگە زۆر لەسەرەوە بووگە. ئەوەیەکە ئەڵێت کە ئەم ئازمایشاتە هەوش تاقیقیان کردووە هەناردویانە بۆ چەند شوێن کە لەسەری ئەوانیش لێکۆڵینەوەکەن بەڵام وتیانە ئەبێت لێکۆڵینەوەیکی زیاتر بکرێت ئەتوانن نمونەگەرێکی زۆرتر لە ماوەیەکی زۆرتر بەڕەسیکەن بۆ ئەوەی کە نەتیجەکە 100% بێ بۆ چونکە نەخۆشی COPD دانی یەکێک لەو نەخۆشیگەرەسە کە لە دنیا هەم ئامارەکەی ها لەسەرەوە هەم مەخارجی زۆرە و هەم ئەو کەسیشە کە تووشێ بێت حاڵەتگەرێکە هەیە ئەوێ ئۆکسیژن تراپی کردێت هەناسەی تونەوێ کۆخی هەیە ئەوانە ئۆکسیژنی لەشی کەمە ئەوانە هەموو عوارزیە بۆیە وتویە ئەمە ئەتوانێت یارمەتی دەرمان بێت. بۆ زانیاری هاوڕێیانیشمان ئەوە بڵێم کە لە توێژینەوەیکە لە 2019 کراوە نەخۆشیگەر هەناسە سێهەمین عامڵی مەرگومیر بووبن لە دنیا. دیارە جگەرە کێشان
پیسی هەوا ئەوەی کە ئێوەن ژینگە پیس بووگە یا مەوادێکی شیمیایی کە محەڕەکەن وەکو گاز دووکەڵ تەپوتۆز ئەوانە لەو عوامڵە بوو بن کە ئەتوانێت ئەو کەسە تووشی نەخۆشی COPD بکە. بینەرانی خۆشەویست توێژینەوەی دووهەمیشمان کە هەر بە ئازمایشی خوێن کراوە بەڵام ئەمە ئەڵێن کە سێدانە بیومارکەری خوێن ئەتوانێت خەتەری حمڵەی قەلبی یا سەکتە پێش ئەز وەخت پێشبینیکە. ئەو بیومارکرە ئەو شناسی گەرز ئەو ڕێزگەرێکە کە لە زیشت ژیانێکی لە سلولێکە کە ئەژێت ئەو بەشێکی زۆر زۆر ڕێزیە هەیەکە و بیومارکردگەرە وەکو خانە چکۆلەکان یا بەشێکی چکۆلە لەو خانگەرە بۆواڵێن کە بیومارکرە. ئەم تاقیقاتە ئەم لە بریتانیا کراوە. ئەگەر من بڕۆمە سەر تاقیقاتەکە ئەوان وایان وتووە کە نەخۆشیگەر قەلبی و ئوروقی یا ئەو دەمارەکان نەخۆشی دڵ یەکێک یا سەرەتاییترین هۆکاری مەرگومیرە لە دنیا. واروەها سەکتەی مەغزی یا جەڵدەی مێشک ئەویش سێوەمین هۆکارە بۆ مردنی کەسەکان لە دنیا. ئەڵێت بۆ سەکتەی مەغزی جاروبار هەیە کە یا نەخۆشیگەر قەلبی ئوروقیش لە ژنانە بەتایبەت لە ژنانە خراو تەشخیصە دەرگێت چونکە بازی عەلایمگەری هەیە لەگەڵ پیاوانە جیاوازی هەیە. هەروە وتویانە کە بەتایبەت لە نەخۆشیگەر دڵە بەهۆی ئەوەی کە خانمێک بۆ وێنە تووشی سەکتەی دڵە بێت احتماڵی هەیە کە چون نیشانەکانی کەمە جیاوازی هەیە ئەوەیە کە ئەڵێن پێ حمڵێکی قەلبی خاموش کە دیار نییە یا ئشتبا تەشخیصە ئەوەڵگینەکەی بۆ ئەدەن. لەم متاڵعە هاتووە کە خانمانی جوان معموڵەن زۆرتر نگران مەسایلێکی ترن وەکو سەرەتانی مەمک، بۆیە ئەگەر توش نەخۆشیێکی دڵ بن یا نەخۆشیێکی قەلبی بن هەم خۆیان هەم ئەوە احتماڵی است کە تەشخیصەکە جۆرەیەکی تر بێ، بەڵام خۆی لە پزیشکی ئاخری تەشخیص دەدەن کە ئەوە مشکلەکەی قەلبیە. ئەڵێت کە بەتایبەت بۆ مێشکیش مەغزیە و سەکتەی مەغزیشە چەنێ ئەو مەسئلە لە پیاوانە مهمە لە ژنانیشە دوو ئەوەندە مهمە ئەبێت ئێمە زوو مداخڵە بکەین و بۆ ئەوەی کە بەرەوخراوتربوون نەڕوە. ڕیتکر ئەو دکتۆرەسە کە تاقیقاتەکەی کردووە ئەو مەقالێشەکە داوێتە دەرەخۆی نووسەرە ئەسڵیەکەیە، ئەڵێت کە مەقالەکەشی لە هەر لە مەجلەی پزیشکی و ئینگلندە چاپ کردووە، ئەڵێت کە لە ئەنازیگیریە سێ بیومارکر خوێن سێ بیومارکر بیۆلۆژیکی خوێن کە جۆرەکانی جۆرا و جۆرە ئەتوانێت ئێمە ئاگادار کاتەوە لە خەتەری یعنی زەنگی ئاگادارکردنەوەیان بۆ لێبدا بۆ ئەوەی کە کەسێک تووشی حمڵەیە سەکتەی قەلبیە مەغزی بێت. ئەو بیومارکرە کە ئەوان دیاریان کردووە ئەڵێت کە تاقیقاتەکەیان زۆرتر لەسەر متاڵعەی بەشی سڵامەتی ژنان کردووە، مؤسسەیەکە بەناو WHC کە مؤسسەیەکە سڵامەتی ژنان بەڕەسیەکات. تقریبا ئەو متاڵعاتیانە لە 1993 دەست پێ کردووە. ئەمانش وەکو ئازمایشە قەبلیەکە، یعنی ئەو کەسانێک کە ئازمایش خوێنان ئەو ئازمایش خوێنگەرە بایگانیە بێت لە 1993 ئەو خانمانیشەکە بەشداری دراون لە 45 ساڵ سەر و ژوورتر بوون. یعنی تقریبا ئەمانیش 31 ساڵ ئەو متاڵعاتیانە دامەنەکەی 31 ساڵ کێشێتوە. بەڵام سێ چواردانە نیشانگەر هەیە یا ئەوەی کە دەستنیشانیان کردووە، یەکێکی CRP کە CRP معموڵن لە نەخۆشیگە ڕوماتیزمیشە بۆ ئەوەیشە ئەنجامیان، یەکێکی کولسترۆل لیپۆپرۆتئینە یا ئەو LDLS یا ئەتانی بڵین کولسترۆلە خراوەکە، چون ئازمایشتر هەیە کولسترۆل ئەوە وا باوەکە ئەوە باشە ئەمە نوع خراپەکەیە.
جۆرێکی تریش لیپۆپرۆتئینێکە بەناو ئا یا ئەو لیپۆپرۆتئینەکە چۆری پرۆتئینێکە ئەو سێدانە بیومارکەریانە دیاری کردووە. ئەڵێت کە ئێمە لە حاڵی حاضر دکتۆرێکە کەسێک ناڕەحەتی قەلبی بێ معموڵەن LDL-ەکەی بۆ بەڕەسیەکات بۆ ئەوە نەگەرانمانە ئەو ئازمایشەی کە زۆر تەوەجۆی پێ ناکەن و ئەیخەنە گوێ ئەو CRPS-ە کە ئەبێت ئەوە نیشان ئەویش هەر ئازمایشکەن چونکە دانی لە فاکتۆرگەر ئەلتهابە هەروەوتم لە ڕۆماتیزمیش هەیە ئەوە ئەتوانێت بێتە ئلتهاب لە ناو شەریانە گەورەکانە و هەروەها ئەو لیپید پرۆتئینە کە لیپید پرۆتئین ئامان وتی ئەویش یەکێک لە چۆریەکانە کە ئەبێ ئەنازەگی بکرێ. لە درێژەی تەوزیحاتەکەیانە ئەوان وا ئەڵێن کە ئەم سێدانە فەرایەندە ئەتانەی ئاڵۆگۆڕی بەسەرە بێت دیارکامی کەم و زیادێت، بەڵام ئەو ژنانەی کە سێ ڕەئاکتیو ئەو CRP-یانە هەیە معموڵەن دەرسەدێکی زۆر بە چاو پیاوانە تووشی نەخۆشیگەر دڵ بوون، یعنی لە ناو ژنانە زۆرتریان پیاوانێک کە تووشی نەخۆشیەکان دڵ بوون و ژنانیش کە بەڕەسییان کردگە ژنەکان خانمەکان 3% ڕێژەکە لەسەرەوە بووگە. بۆ سێدانە فاکتۆرەکە یا ئەو بیومارکرە 70% یان وتیانە ئەو CRP-ە ئەگەر لەسەرەوە بێ 36% ئەو LDL-ەکە ئەو کولسترۆڵەکە LP-ەکەیش یا ئەو ئاخردانەکە ئەو چۆریەکە 33%. بۆیە زۆرترین زەختیان لەسەر ئەوە کردگەسەوە کە حتممە یەکێک لەو ئازمایشاتە هەیە CRP-ە کە ئەوانە ئەبێت لە بەرچاو بگرن. معموڵەن وتویانە ئەمە باشە ئەوانیش دفاعیان کردگە لە نەزەرەکان وتیانە بۆچی ئەم کارە بکەین بۆ ئەوە مەسەڵەن کەسێک بە تایبەت خانمان کە تەمەنیان لە 40 ساڵ چوو بەرەژوور ئەم ئازمایشکاریانە بۆ بکەین ئەڵێن بۆ ئەوەی کە ئەمانە ئەگەر یەکێک یا هەرسێک لەم فاکتۆرگەرە ئەگەر لەسەرەوە بوو ئێمە زوو دەست بەکار بین یا ئەو دەستوراتیە بۆ دابنین کە ئەو کەسە تووشی نەخۆشیگەر دڵ یا سەکتەی مەغزی نەبێت، وەکو ئەوەی کە ڕژیم غەزاییەکەی ڕعایەت کە چۆری کەم خوارد وەرزشێکی منەزەمی بێ ئەگەر جگەرایکێشە جگەرەکەی لابات و تەرکیب بکات و وازی لێبێرێت یا ئەگەر احتیماڵی هەیە ئەوەی کە دارو دەرمانیان بۆ دەست پێکەن. دیارە ئەم تاقیقاتە هەنەراوەتە بەشکەرێکی تریش هەر کەسێک نەزەراتی خۆی داوە، بەڵام یەکێک لەو نەزەراتە کە بوو دکتۆرێکە بەناو واینبرگ ئەڵێت کە خۆی لە تاقیقاتەکە نەبووە، بەڵام ێژێ ئەوی چێژێ من تاقیقاتەکەم خوندووەتە سەو ئەو تاقیقاتە یا ئەو بەڕەستی ئەو سێدانە بیومارکر خوێنە لە خانمانە ئەویش ئەڵێت کە ئەگەر ئیسلاحێکە بۆ ڕیسکێکی خەتەر کە هەم سەکتەی قەلبی و هەم سەکتەی مەغزی ئێمە ئەبێ ئەنجامیان بین. هەروەها لە درێژەی شەوتویە ئەڵێت کە ئەمە واقعیەتێکمان بۆ بەرجەستاکاتەوە باشتر نیشانمانەدات کە وەختی تواشای ئەو عوامڵە ئەو هۆکارگەرە کە ئەبنە هۆکارێ بۆ حمڵەی قەلبی وەکو کەیکی وانە تەشبیهی کردووە بە یەکدانە کەیک کە قاشقاشەو بوون. ئەڵێت کە بۆ ئێمە مشخص نییە ئەو کەیکە کە تیکە تیکەمان کردوێتەوە ئایا کام قاشی گەورەترە کام قاشی بچووکترە، بۆیە لە نەخۆشیگەر دڵە ئەبێت هەموو ئەقداماتێک بۆ ئەوەی کە ئەو کەسە لە ئایەندە تووشی ئەو نەخۆشیگەر دڵ و مێشک نەبێت ئەنجامی بین بۆ ئەوەی کە لە داهاتووە بەڕۆڕووی حادسەیەکی خراپی قەلبی یا مەغزی نەبین. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی ئەو بابەتە کە دوودانە توێژینەوەست کە لەسەر ئازمایش خوێن لەسەر ئازمایشکە ئەنجام درابوو پێشکەشی ئێوە خۆشەویستان کرا. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی لەلایەن خۆم و باقی هاوکارانم بۆتان ئاواتەخوازی.